دووبارە ئازارت هەیە؟ وەبزانم سەرمان بووە. دایشی داوا بوو. تێگەیشتم تۆ دووگیانی. دایشت کاتی دووگیان دەبوو هەمان ئازاری دەبوو. ئەوە تۆ چی دەڵێ باوکە؟ لە عومەرە؟ نامەقوڵیت کرد دەچم دەخەوم. باشە گەر منداڵەکە گەورە بوو پێوتی باوکم چێە؟ چ وەڵامەکی دەدەیەوە؟ باوکە بەس ئەواز بێنە. ئەوەی ویست کردم بەس ئەوازم لێ بێنە. ئەو چۆن وەقسان دەکەی؟ وەگەر من باشی تۆ نیم؟ باوکە هەرچی تۆم ناوێ بڕۆ دەرەوە لە ژیانی من بڕۆ دەرەوە دەیش واز بێنە. جوانەکەم من هەر شتێکم کردووی لەبەر خاتری تۆ کردوومە. بۆ خاتری بەهار کردوومە چاکەوە. سیرکە منداڵەکەشت دەپارێزی پرچیشیت دەبین. ئێمە هەمومانەیە خێزانی. بۆ پاریستی ناو مسلمان دەچینە و شوێنەی دەمان هەوێ. بەسە فرمێسکمە ڕێژە. من بەردەوام لەلاتان دەبم. لەمە دووە خۆم چاودێری هەردووکتان هەر سێکتان هەمووتان دەکەم. مەگری هەموو شتێک دەڕوا مەگری تەواوەیشە ئەزیزەکەم مەگری دەڕوا. کاتێک کەسێکت زۆر خۆش دەوێت ئەگەر ئەو کەسە زۆر نیگەرانیشە بکە تۆ حەز دەکەی هەر لە باوەشی ئەو بمێنی. هەتا ئەگەر ئەو کەسە کاری ترسناکیشت بەرامبەر بکە هەرەتەوێت لە ناو قۆڵەکانی ئەو ئارام بیەوە. وە دیسان ئەو کەسێکە خۆشت دەوێت 1 ملیۆن درۆشت لەگەڵ بکە هێشتا هاتەوێت لە هەموو کەس زیاتر باوەڕی پێ بکەی. ئەمار ڕۆشت هەموو شتێکی برد و ڕۆشت بەتەنها ئەوەی چی هێشتووە؟ من دەڕۆم مەیشان ئاگاداری پارەکانیش دەبم. بەهار ئەمانەتی تۆ بێ کاتی هەموو شتێکم ئامادە کرد خەبەر دەدەمەوە ئێوەش کە بێن. ئەیتر لەم کاتەوە عومەر بۆ چەندین ساڵ بە شاردنەوەی خەمەکانی ناودڵی وەربەندیخانە مایەوە. ئەو ئاسمانی تەنها لە ڕێی کونێکی بچووکەوە دەبینی. بۆ کوێ؟ شوێنێکت دۆزیوێتەوە بە پەلەی ها؟ ئەوە چیتە؟ ئەمە چیە لات؟ هیچ نییە. ئەوە چییە؟ بمدەوە. یادگاری مادگارە؟ وتم بمدەوە. هیچێ ئەمە؟ هیدایەتیانە؟ بەرخۆڵەیدایە. هی خۆشەویستەکەتە؟ پێت دەڵێم بمدەوە. هۆپ! هەر بجوڵەی فڕێ دەدەم. وەڵڵا سکم پێت دەسووتێ. ئەگەر دەتوێت بیگەڕێن و احتراف بکە. تۆ شوێنی پارەکانم پێ بڵێ منیش دەدەمەوە. چەند جا پێم وتوونە من نەم کردووە. وەرەهەی دەبەنگی سەرسەری ئەوەت بە من نەوت. هەی لەگەڵ ئەوانی تر چی دەکەی؟ بۆیە تۆ پێم بڵێ منیش بەوان دەڵێم دڵخۆش دەبین. ها؟ نازانم. باش دەیزانی. نەکەی! ئەم جۆرە مامەڵەکردنە مرۆڤ شێر دەکا. ئەم سزادانە مرۆڤ ناخەوە توێنێتەوە. بەڵام ئەم هەڵسو کەوتانە نەیانتوانێ عومەر بکوژن. هیچ سزایەک عومەری تەواو نەکرد. بەرگەی هەموو ئازارێکی دەگرت. بەڵام ئەو خۆشەویستەی کە لە مردن بەهێزترا عومەری کوشت.